یەکەم ژی تەبرکەدا دیارم پێشتر ژی هەفکارم مەریوان ئاماژە پێ کرد لەسەر ڕوویدان و بویێرن هاتمۆ چۆنێبێت ئەف ساڵەدا تایبەت سنوورێ گەرمیان بزانند ئەف ساڵەدا بویێر و ڕوویدانێت هاتمۆ چۆنێ چاوا بینێت چ ئاوایەکی بینێت سانشی ئەو ئامارەت ئەف ساڵ بەردەستێوانە حتا چەندێ زێدەکینە یان کێمکینە بۆ vê çendêjiya dê vê mijarê digel Emît Nasir Ehmed revêberê hatmo çûna germiyan gotûbêj bikin kak Nasir Ehmed beyanêtan baş eger yekem car ser amarekanî em sal bikin beraber bi salê rabirdû amarekanî hatmo çûn li snûrî germiyan ziyadiyan kirduwe yan kemiyan kirduwe lem salla amarekanî hatmo çûn ba شێوەیەکی گشتی چۆن بووە؟ بەڕاستی بیانیتان باش ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی گەرمیان ئەگەر سەیری ئامارەکانی هاتوچۆ بکەین ئەبینین ئەم ساڵ تا ڕادەیەک زیادی کردووە بە گوێرەی پار لەبەر ئەوەی ئێمە وەکو سنووری گەرمیان ماوەی ساڵێک زیاترە بەهۆی شەڕی داعشەوە هەموو سیارەکانی عێراق پارێزگاکانی خواروی عێراق بە سیارەی تورکیا و ئێران و هەموو سنووری کوردستان کەوتۆتە سەر جادەکانی کەلار خانەکەین بۆ ئەوەی لەوێ گوزەر بکەن بۆ پارێزگاکانی خواروی عێراق ئەمەش وای کردووە بەڕاستی ئێمە هەموو جادەکانی نێوان کەلار دەربەنیخان کەلار کفری کەلار خانەکەین کەلار جەلەولا ئەم هەموو جادانە هەمووی جادە یەکسایدە و لە ساڵەکانی مەبەستان ئۆتۆمبیلی گەورە یان ئۆتۆمبیلە بژوورەکان زۆر کەم بووە مەبەستان ئۆتۆمبیلە گەورەکانەکە هاتمو چوان زۆر بووە لەوێ جادەکان تێگەی بە تایبەتی ئۆتۆمبیلی بار هەڵگر سەرڕای ئەوەی هەموو ئۆتۆمبیلەکانی تریش بەهۆی شەڕی داعشەوە کەوتوتە ئەم سنوورە ئەمە وای کردووە قەرەباڵغیەکی یەجگار زۆر لەسەر جادەکانی کەلار و خانەقین دروست بێ ئەمەش بێگومان ڕووداوی هاتوچۆش ڕوئەدا و کێشە و مەشاکلیش ڕوئەدا لەبەر ئەوەی سەرڕای ئەوەی بەو قەرەباڵغیە زۆرە و لەسەر ئەم جادە یەکسایدانەی سنوورەکانی ئێمە زۆربەی عەرەبەکانیش مۆڵەتی شۆفێریان نییە یان مۆڵەتی تەزویریان وەرگرتووە ئەمەش شۆفێری تەواو نازانن و ئاشنای جادەکانی کوردستان و شاخەکانی کوردستان نین بۆیە ڕووداوەکانی باش ئەوانە چۆن سەردەری یان چۆن ڕەفتار لەگەڵ ئەوانە ئەکرێت کە مۆڵەتی هاتن و چۆن نییە و عەرەبن خەڵکی ئێرە نین ئێمە زۆربەی زۆری ئەو کەسانەی کە مۆڵەتی شۆفێریان یان دەی بە دادگا مەفرەزەکانی ئێمە بە شەو و بە ڕۆژ لە ئەرکدان بە تایبەتی لەو کاتانەی کەوان جادەکانی سلێمان بەگ و ئەو جادانە ئەگیرێ قەرەباڵغێکی زۆرەکەوێتە سەرشانی ئێمە زیاتر لە نۆمانگ یەک سیارە لەوێ هاتوچۆی نەئەکرد هەموو ئەو سیارانە لەسەر شانی ئێمە بوو بەڕاستی لەو کاتانە ڕووداوی هاتوچۆ ڕوو لە زیاد بوون بوو و ڕووداوەکانیش ئەم ساڵ بە گوێرەی پار هەندێ زیادی کردوە بەو ژمارەیە نیە بەڵام هەندێ زیاترە ژمارەکەی نزیکی بە چەنە ئەگەر ژمارەکە بزانین ڕێژەی قوربانیانیش لەم ساڵدا بەراورد بە ساڵی نزیکەی 50 کەس ئەم ساڵ نزیکەی 50 کەس گیانی لەدەستداوە ساڵی پارچوون بۆ ڕێژەکەی گەرمیانە گیانی لەدەستداوە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ نزیکەی 50 کەس 50 کەس گیانی لەدەستداوە زیاتر لە 350 کەسیش بریندار بوون لە سنووری گەرمیان ئەم قوربانی هاتمو چۆنیان قوربانیەکانی هاتمو چۆن هەمویان کوردن یان عەرەب و کورد و وەکو خۆتان باسان کرد کە سارەی تورکی ئەوان عەرەبشی تایە عەرەبشی زۆر تایە بەڵێ عەرەبی تایە ئێرانی تایە کوردی تایە هەموو کەسێکی تایە ئەمانە باش دیارترین گیر و گرفتەکانی ڕووداوی هاتمو چۆنیان بڵێن هاتوچۆی بە شێوەیەکی گشتی هاتمو چۆن ئەو گرفتانە چین کە زۆر زەق و دیارن یەکەم هەر ئەوە نییە بڵێن ئێمە شۆفێر تاوانبارە لەبەر ئەوەی ئێمە هەموو جادەکانی ئێمە جادە یەکسایدە هەموو جادەکان لە سنووری گەرمیان یەکسایدە ڕووداوەکانیش لە دەرەوەی شارن
هەموو جادەکان لە دەرەوەی شارەکان ناو شارەکان دووسایدە بەڵام هەموو جادەکانی دەرەوەی شار هەموو جادەی یەکسایدە و جادەی کۆنا لە پەنجاکانە دروست کراوە. دوو شۆفێریش ئەبێ پابند بێ بە ڕێنمایەکانی هاتوچۆ یاسای هاتوچۆ جێبەجێ بکەن. سەر ڕای ئەوە ئێمە بە شەو بە ڕۆژ مەفارزمان داناوە کامیرەی چاودێریمان داناوە بەڵام ڕووداوی هاتوچۆش ڕوو ئەدا. باشە بۆ دووسایدکردنی جادەکان ئێوە چیتان کردووە یان کار نەکراوە بۆ ئەوەی جادەکان بکرێن بە دووسایت کە زەڕوور و پێویستن بە تایبەت لەم ڕۆژانەیە کە گرنگە جادەکان بن بە دووسایدی لەبەر بۆی ڕووداوی هاتوچۆ کەمتر بکرێنەوە. بۆ دوو جادە دەرچووە بۆ ئەوەی بکرێ بە دووسایدی نێوان کەلار دەربەندی خان کەلار کفری بەڵام بەهۆی قەیرانی داراییوە ئێستا لە 150 تەواو بۆ لە 150 تری ماوە ئەگەر قەیرانی دارایی ئێستا لەم ساڵ شتێکە یان دوو ساڵە قەیرانی داراییە ئەی جاران بۆ هەوڵی ئەوتان نەیەوە یان لە ساڵی 2014 وەستاوە ئەو جادانە لە کۆتایی 2014 وەستاوە. لە کۆتایی 2014 وەستاوە؟ بەڵێ ئیشی تیان ناکرێ و جادانە. باش ئەمە یعنی جادە گرفتی هەرە سەرەکی هی ڕووداوی هاتوچۆ؟ ئەی چۆن جادە گرفت نییە؟ جادە ئەگەر جادەیەک لە کاتێکا دروست کراوە 15 ئۆتۆمبیلی بەسەرا ڕۆیشتووە ڕۆژانە بەڵام ئێستا لە دەقیقەیەکا 200 ئۆتۆمبیل ئەڕوا جاران ئەم هەموو ئۆتۆمبیلە بار هەڵگرە گەورانە نەبوو بەڵام ئێستا هەر ئۆتۆمبیلێکی ترێلە و تانکەر و ئەمانە بە گوێرەی 4-5 سیارەیە جگە لە هەموو ئەو جۆرە سیارانە. باشە ئەمە جادە هۆکارە بۆ ڕووداوی هاتوچۆ. بەڵێ بەڵێ جادە بێزگە لە جادە لەسەر مۆڵەتی هاتنۆچۆ یعنی مۆڵەتی شۆفێری مۆڵەتی شۆفێری ئایا ئەوەش گرفت نییە کە ئەوانەی شۆفێرن و مۆڵەتی شۆفێریان؟ بەڵێ بەڵێ من ئەڵێم شۆفێر زیاتر ئەو شۆفێرە عەرەبانەی کەوا لە خواروی عێراقۆ دێنە کوردستان هۆی ڕووداوەکانی هاتوچۆ ئێمە بە ئامار لامانە ئێستا لە لای خۆم نییە بەڵام دەرئەکەوێت ئەو ڕووداوانە چەند ڕووداوی هاتوچۆ لەلایەن ئەو سیارە عەرەبانەوە ڕووی داوە لەگەڵ سیارەی کوردەکاندا و هەروەها بۆ بەهۆی گیان لە دەستدانی چەندین خەڵک. باشە لە ماوەی ئەو عەرەبانەش پێشتر باسم کرد زۆربەیان لە ماوەی عەرەبانە زۆربەیان مۆڵەتی شۆفێرەکانیان تەزویرە یان هەر مۆڵەتی شۆفێریان نییە. باش لەسەر ئەوە قسە بکەم لە ماوەی ڕابردووە لەیان ئارتیا هەواڵی گوڵا بووە لەسەرەوەی کە لەسەر بڵێن هاتوچۆیان لە ڕێی هاتوچۆوە چەندین پێشمەرگەی گیانیان لە دەستداوە. ئەم پێشمەرگانە لە سنووری گەرمیانیش هەبوون یعنی ئەو پێشمەرگانە خەڵکی سنووری گەرمیانیش بوون یانە؟ بەهۆی ڕووداوی هاتوچۆوە لە سنووری گەرمیانە پێشمەرگە گیانی لە دەست نەداوە بەهۆی ڕووداوی هاتوچۆ. باشە لەسەر چارەسەریەکان قسە بکەن. ئێمە باسمان لەوە کرد کە ئامارەکان زیاد بوون یان گرفتی سەرەکی ڕووداوی هاتوچۆ جادەیە مۆڵەتی شۆفێریە چارەسەریەکان چین؟ ئەبێ چی بکرێت بۆ ئەوەی ڕووداوی هاتوچۆ کەمتر بکرێت لە جیاتی ساڵ بۆ ساڵ کەمتر بێت؟ خۆتان باستان کرد کە زیاد بووە ئەبێ چی بکەم بۆ ئەوەی ئەم ڕۆداوانە کەم بێت؟ وەڵا ئەبێ حکوومەتی هەرێم پلانێکی هەبێ بۆ بە دووسایدکردنی هەموو جادەکان بۆ پردەکان و هەروەها پۆلیسی هاتوچۆی باشدا بمەرزێنێ کامیرای چاودێری سابت لە هەموو شوێنەکان لەو شوێنانەی پێویستەکە دابنرێ مەفارزی زۆر دابنرێ لە هەموو ئەو شوێنانەی کە ئەبنە هۆی ڕووداوی هاتوچۆ و دەستکاری لە مۆڵەتی شۆفێری بکرێ بە تایبەتی مۆڵەتی شۆفێری ئەوەی کە ئەبێتە سایەقی ترێلە و لۆری و تەنکەر و ئەمانە هەر کە مۆڵەتی گشتی دەرهێنا ئەبێتە ئەوە ئێمە پێشنیارشمان کردووە بۆ ئەوەی مۆڵەتی شۆفێری دەرەهێنێ بە پێی ئەو ئۆتۆمبیلەی کەوا ئەیەوێ ئیشی لەسەر بکە ئەوەی ئەوێ بە ترێلە ئیشکابێ بە ترێلت
تەرایی پێ بکرێ یان بە تەنکەر یان بە ئۆتۆمبیلی بار هەڵگر یان بە ئۆتۆمبیلی پاس هەر جۆرەی ئۆتۆمبیلێک ئەبێ مۆڵەتی شۆفێرەکەی جیاواز بێ و لەسەر ئەوە تەرایی پێ بکرێ بەڵام بەداخەوە ئێمە کاڵێن مۆڵەتی گشتی بۆ هەموو شتەکان بەکارهێنرێ مۆڵەتی تایبەتی بۆ ئۆتۆمبیلی تایبەت بەکارهێنرێ لەسەر کامێرای چاودێری ئێمە خۆشم پێشنیارم کردەوە بۆ ئەوەی گۆڕانکاری لە سیستەمی مۆڵەتی شۆفێریا بکرێت لەسەر کامێرای چاودێری ئەگەر زیاتر قسە بکەن کامێرای چاودێری لە سنووری گەرمیان وەکو پێویست دانراوە یان هەردانراوە یان دانانی چوون بۆ تا ئێستا دانانی کامێرەی چاودێری ئێمە بە شەو بە ڕۆژ هەمانە لە نێوان کەلار باوەنور کەلار دەربەنی خان هەمانە و لە نێوان کەلار ڕزگاری و لە ناو شاریش لە هەندێک جادەی خێرامانەیە وەکو جادەی گردەگۆزینە جادەی بەردەسوور ئەلەو جادانە بە بەردەوامی ئێمە کامێرەی چاودێریمان هەیە بەڵام لەو شوێنانە ڕووداوی هاتوچۆ کەم بۆتەوە بەڵام ئەلەو شوێنانەی ترکەوە کامێرەی چاودێری نێنیە یان پۆلیسی هاتوچۆ بە ئاسانی دەسی پێناگا بۆیە لەو شوێنانە زیاتر ڕووداوی هاتوچۆ بۆ ئەدا و ئەبێ بەهۆی یانە دەستانی هاوڵاتی شتێکتر باویرمانە چێ لەسەر لافاو ئەگەر قسە بکەن لە ماوە لافاو بووە لە سنووری گەرمیان ئەم لافاوە چەند کاریگەری هەبووە بۆ سەر ڕێگاوبان لە سنووری گەرمیان بەڕاستی ئێمە هەر کاتێک ئەڵێن باران ئیتر ئێمە لەرزمان لێ دێ لەبەر ئەوەی پۆلیسی هاتوچۆ بەردەوام چەند شوێنێک هەیە لە نێوان کەلار باوەنور لە نێوان کەلار کفری ئاو دێتە سەر جادەکان ئەو لافاوە کە هاتە سەر جادە ئەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆ بۆیە پێشوەق کە باران بزانین بارانەکە بە خوڕ و بارانی زۆرە ئەبێ ئێمە مەفرزەکانمان بنێرین بۆ ئەو شوێنانەی کەەوە ئاوەکە دێتە سەرجادە بۆ ئەوەی هاوڵاتیان برا شۆفێرەکان تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن لە نێوان کەلار کفری لە 4-5 شوێنەوە ئاو دێتە سەر جادە لە کەلار بۆ باوەنور لە 2-3 شوێن دێتە سەر جادە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کەەوە ڕووداوی هاتوچۆ ڕووبدا بەڕاستی ئێمە مەفرزەکانمان بەردەوامە هان لە ئامادەباشیە لە هەر کاتێکە باران ببارێ هەوڵی باشمانداوە بۆ ئەوەی لەو شوێنانە ڕووداوی هاتوچۆ ڕوونەدا باش دوا ڕێنمایی ئێوە چیە بۆ شۆفێران وەڵای بۆ برا شۆفێرەکان داوایان دەکەین پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن پابەندی یاساکانی هاتوچۆ بن بۆ ئەوەی ئەگەر پابەند بن بە یاسای هاتوچۆ هەرچەند کە قەرەباڵغیش بێ سەرجادەکان ئەوان تووشی ڕووداوی هاتوچۆ نابن بەڵام سەرکێشی برا شۆفێرەکان وای کردووە ڕووداوەکان زیادەکە و لێرە شۆداوا لە بەڕێوەبەراتی ڕێگاوبانی گەرمیانەکەین بە تایبەتی لەبەر ئەوەی قەراغی جادەکان زۆربەی بەهۆی لافا و بەهۆی بارانەوە خوراوە بۆیە داوا ئەەکەین کەوا قەراغی ئەو جادانە چاکەن بۆ ئەوەی هاوڵاتیان و برا شۆفێرەکان تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن زۆر سپاس بۆ حەمید ناسر ئەحمەد ڕێبەرێ هاتن و چۆنە گەرمیان و گەرمیان جیگەرمەدا بێت